سیاست اجتماعی چهار مستازگان در کمترین جدستی دیاره. شش هیچ کدران سیاسیان کوپرسورا ولی ام دامسرا بالای ندارنوا. به شوی کتابیش سیمکانی ام خونه خویل و داده کنسالکا. یکم درکتنی کمترین یاسا و نسبی کوالیتی یاساکان. زودینی یاساکان تا اسانش متواری جبهه کنو پارلمانش لآسیاندا بدانگا. سه لوازم نبودی پاسی چادری بیان گرتنی لسالات جبهه کنن لبانهش تو داو کاریکانی. چهار لطبعاً خودان نه ام خونه خودی بهشوش پروژه بودجه هرمی آبونه نرتراو ماوی نو ساله یاسای بودجه هرم دا بسند نکراو. پنج دامزرا سربخوکانی سر با پارلمان دست سربخوکانی و مافی مروف دستی دستپال دیوانی چاودیری کمیسیونی آبشارجه کشیل یاساییان هیو بشه کانسروک و انجمنکانیان ماوی یاساییان بسرچوه. شش جگه لمانه دستی سروکایتی پارلمان لکاری دانشنکانو برای کردنی کاری روشانه‌دار کاری یاسایی و پیروشکنیان کردووە. هەر بۆیەش زۆرینەی کۆبوونەوەکان دژیان تێدەکەوێت. حوتە ئەمانە چەندین خاڵی لاوازتر. بۆ ناسینی باشتری دامەزراوەی پەرلەمان و هەڵسەنگاندنی بابەتیانی کارەکانی لەم راپۆرتەی بەردەستاندا بە بەشمانزانی سەرەتا پێکهاتێکی کە خۆی لە ئەنجامانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانتارەکاندا دەبینێتەوە خێنە بەرچاووەک پێکهاتێنەتەوەیی ئاین و ڕێگەزی ئەنجامان ئاستی تەمەن و بڕوانامە و پسپۆڕیان. دواتر وی ڕێگەخستنی لایەنی سیاسی و فراکسیۆنی هەر پەرلەمانتارێک بوو ئەندامەتی لە ریشە تایبەتمەندەکاندا باز لە ژماری دەنگی بەدەستهاتی هەر ئەندامێک و ئاستی چالاکی ئەنجامان و لە دانیشتەکانی پەرلەمان و کۆبوونەوەی لیژنەکاندا کە خۆی لە ئامادەبوون و بەشداری و کتێبەکان و ڕێژەی بەشداری هەرێکیان دەبینێتەوە. جگە لەمانە لە راپۆرتەکەماندا لە چەند شتێکی دیکەدا باز لە یەکگرتنی ئەنجامان کراوە لە بواری پەیوەندیکردندا کە ئاخۆ تا چەند بۆ پەیوەندیکردنی هاوڵاتیان پێیانەوە ژمارەی تەلەفۆن و ئیمۆل و تۆڕۆکۆمەڵایەتەکانیان لەسەر ماڵپەڕی فەرمی پەرلەماندا داناوە. یەکەم پێکهاتی ئەنجامانی پەرلەمان. پەرلەمانی کوردستان لە 111 ئەندام پێک کرد. سێ ئەندامۆک دەستەی سەرۆکایەتی و 108 حقوقی پەرلەمانتار کە ڕێژەی جەندەری تێدا بریتیە لە 170 پیا و لە 130. دەڕووی پێکهاتی نەتەوەییەوە دابش بوو بە سەرسەد ئەندامی کورد، 5 کوردستان، 5 کورداسریان ئاشور و 1 ئەرمەن. دەڕووی پێکهاتی ئاینیەوە پێکهاتووە لە 3 ئەندامی مسلمان و 6 کریستیان و 1 ئەندامی ئێزیدی و 1 ئەندامی کاکری. دەڕووی ئاستی خوێندەواری و بڕوانامی ئەنجامانەوە پەرلەمان پێکهاتووە لە 10 دکتۆرە، 16 ماستەر، 56